لە پاش ناوبڕەکەوە جارێکتە سڵاوتان لێبێت. شتێکتان بۆ جەرمەوە کە کەسێک گوتی ئەم قسەیە بە ئەمانەتەوە حەزەکەم لە بەرنامەکەی باسیکەن. باسی ڕاپەڕینەکەی کردوتی ئەو ڕۆژەی کە ئەم نەسوورەکەی گیراکەواتە ئێرە تێر چ کەسێک هەیە کە خۆی کرد بە ماڵەکەی ئێمە ئەویت ئەم نەسوورەکەمان واگرت. تی لە دڵی خۆمان پرسییم ئەم هەموو کەسەکە ئەڵێ ئەم نەستوورەکەم گرتووە بەڵام ئەی کێ ئەمن و جاش بوو بەڵام ئەشپرسین ئاخۆ ئێمە لە دوای ڕاپەڕینێکەوە کە چەکتیا بەشدار بوو پێویستیمان بە شۆڕشێک نییە کە کتێبوو قەڵەمتیا بەشدار بێت واتە شۆڕشێکی ڕۆشنبیری هەز بەوەکەم کە ئێستا ئێمە هێشتا شۆڕشی ترمان ئەوێت بۆ چاکسازی شۆڕشی کەمانەوێت ڕزگارمان بێ لە مەسەلەی بازنە و بازنەکاری ئەو خەڵکەکەمان وا هوشیار بێتەوە وعی بێت کە هەموو بۆ یەک ئامانج و یەک هەدەف لە وڵاتەیە هەوڵ بین تێگەی ئەویش مەسەلە نیشتیمانیەکان بێت لەسەر و هەموویەوە ئەوێ بە شۆڕشی چەکداری وڵات ڕزگاری بێت. گومان لەوە هەیە ئەگەر شۆڕشی سەقافی شۆڕشی ڕۆشنبیری لەم وڵاتەیە بەرپا بێت ڕزگار ئەوی کە توێ لە منیش لەگەڵیام چەند ساڵی کام خەڵکە پێگا زۆری ماوە ئەو دکتۆرای هەیە دوای گەندەڵ کەوتووە ئیتر تۆ دکتۆراکە و دوای گەندەڵ کەوێ ئەبێ خەڵکیشی داماو چی لە بەسەراتبێ ینی شۆڕشێکی سەقافی چەندین ساڵی کەوێت ئەنجا دوای ئەوە خەڵک ڕاپەڕێ ئەوی کە ئێمە ناومان ناوە ڕاپەڕین غەدرە لە ڕاپەڕینیش لەگەڵ ئەو پەری ڕێزما بۆ خوێنی شەهیدەکان ئەوە ڕاپەڕین نەبوو ئەوە ئەمریکا بوو سەدام حوسێنی ڕووخان وەکو گەنجێک هەستەکەی ئێمە پێویستمان بە شۆڕشێکی تر هەیە بەڵام شۆڕشی چەک نەبێ شۆڕشی قەڵەم کە پێی ئەوتێ شۆڕشێکی ڕۆشنبیری بەڵێ پێویستمان پێێتی لەبەرەوەی دنیا لە گۆڕانکارێکی زۆر گەورەیە وەکو وڵاتانی دەوروپر پشتی خۆمانیشە بینین لە گۆڕانکارێکی زۆر گەورن بەڵام ڕاستە ئێمە پێویستمان بە گۆڕانکاریەکە بە قەڵەم بە زانست بە دەنگدانی ڕاست و دروست بەو شێوانە کە باسم کرد پێویستمان بە گۆڕانکاریەکە وە پێویستە ئێمەش ئەم جارش وەکو پێمەتی پێویستمان بە شۆڕشێکی سەقافی گەورەیە من بە گۆرانی جەنابیشت بە بەرنامەی جوان جوان تا خەڵک گوشیارکەینەوە چەندین ساڵی کە هەتا بە هەڵبژاردنیش حەزەکەی ده هەڵبژاردن بێ ئەم وڵاتە ناگۆڕێت تۆ لەگەڵ دیکتاتۆرێکم پێ بڵێ بە هەڵبژاردن لاچوێ نمونەیەکم پێ بڵێ نیشتیوە بە زۆر بێ لایبەری ڕاپەڕینەکە نەبووە هۆکارێکە دیکتاتۆر بڕوخێنرێت من پێم وتی سەدام حوسێن ئەمریکا ڕوخانی ڕاپەڕین نەی ڕوخانەوە یەکسەر لە شاخیشەوە چەند دیکتاتۆرە گات نەخوارەوە ئەمانە لە شاخیش دیکتاتۆر بوون چەند دیکتاتۆرە گات نەخوارەوە تۆ ناوە هەڵبژاردن و دیموکراسی و مافی مرۆڤ ئازادی شتانە نییە لە وڵاتەیە لای حکمی بنەماڵە ئەو شتانە نییە حەزەکەی تۆ زۆرترین دەنگ بێنە ناڵ حکومکەی زۆر لەوان زیاتریش بێنە بەیانی ئەوان ئەڵێن نابێت چۆن وشتیوە لە هەر وڵاتێک ڕسمی سەرۆک گەڵاسراتەوە وڵاتە دەستی لێفشەوە بەڵێ بێگومان چکێمە نەقسمان هەیە بەجددی شتە جوانەکانی ئەوروپا هەموو گەشتۆتە ئێمە بەڵام جارێ هەر ناتوانین بە جوانی بەکاری بێنین لەبەرەوە بێ بە دەردی تۆڵێ ئەو شۆڕشە سەقافیە بکرێت ئەتوانین بەڵام هەنێ جارکە هۆکاری بۆ هێننەوە ئەڵێ تا ئێستاش خەتەری دەرەکیمان لەسرە پێویستمان بە چەکە ئەجینا بەڕاستی ئەتوانی شۆڕشێکی ڕۆشنبیری پێم وایە سەرتاسەری هەرێم بگرێتەوانێ زۆر لەو چەکە باشترە کە بە لاقەی کەسێکەوە یا بە باڵی کەسێکەوەی بینیت قەڵەم سەرتاسەری هەموو شتەکانە خوێندنەوە سەرتاسەری هەموو شتەکانە دەرەچیت لەو نیتاقە چەگاریە دەرەچیت من پێم وایە گەر بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 94 و 95 و 96 لەم شارەیە هەرچی دەبینی دەمانچە دوو دەمانچە بەلاقەیەوە بوو بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئێستا هەرچی بینی مۆبایلێک بە لە جیرفانیایەتی ئەمە گۆڕانێکە من پێم وان نییە
ئەمە حیز بە سیاسەکان کرد بێتیان ئەمە جیلێکی تازە ئەمە هێناوەتە ناوە ئەجینا تو وەرە بگەڕێرەوە بۆ جیلە کۆنەکە هێشتا نازانێ مۆبایل بەکاربێنێ کەوابێ گەنجی تازە جیلی تازە تەکنۆلۆژیا و پێشکەوتن و سەقافی ڕۆشنبیریە باتە پێشەوە بە بڕای من شۆڕش بەڵێ پێویستمان بە شۆڕشێکی ڕۆشنبیری هەیە پێویستمان بەو ئالێتانە هەیە بەو میکانیزمانەیە کە دەستکاری ڕۆحی کۆمەلگای کوردیەکەن پێویستمان بەو ئالێتانە هەیە کە دەستکاری کولتوری کۆمەلگای کوردیەکە ڕاپەڕینی 91 نەیتوانی لە ڕووی بنیادی و کولتوریەوە دەستکاری عەقڵیەتی تاکی کوردی بکە بۆیە ئێمە پێویستمان بەو جۆرە شۆڕشەیە کە شۆڕ ئەبێتەوە بە ناخی تاکی کوردیا و شۆڕ ئەبێتەوە بە ناو دەروون و عەقڵی کۆمەلگای کوردیا بۆی واز لە تاکپەرستی بێنین بۆ ئەوەی دووبارە جۆرێتر بۆ دنیا بڕوانین چونکە ڕاپەڕین ئێمەی فێر نەکرد جۆرێتر بۆ دنیا بڕوانین ڕاپەڕین فێری کردین درێژە بە کولتوری بەعسی زمبین بە جۆرێکی تر ئاگاداریەک لە زناکۆوە بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن لە کۆتاییە ڕاپەڕین یادی ڕاپەڕین لە هەموو لایەک پیرۆز بێ بەڵام ئەشپرسین ئاخۆ ئێمە لە دوای ڕاپەڕینێکەوە کە چەکتیا بەشدار بوو پێویستیمان بە شۆڕشێک نییە کە کتێبوو قەڵەمتیا بەشدار بێت واتە شۆڕشێکی ڕۆشنبیری تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتریە بینینەوە بە بڕای من ڕاپەڕین ئەو چرکە ساتە بوو کە کۆمەلگای کوردی خەونی 30 ساڵ 40 ساڵێکی پێشووتری لەگەڵ خۆیان هەڵگرتە بوو لە ڕاپەڕینا خەریکی تەحقیقکردنی ئەم خەونانە بوو لەگەڵ ئەو پەرێرەزمە میلەتی کورد ئێسەش ڕاناپەڕێ من نازانم وێنێکی گەورەی سەرۆک کۆمارە بینی وێنێکی گەورەی سەرۆکی هەرێمە بینی ئەمانە تاکەی بمێنێ ئەم وێنانە لە دایرەکانە بەڵێ پێویستمان بە شۆڕشێکی ڕۆشنبیری هەیە پێویستمان بەو ئالێتانە هەیە بەو میکانیزمانەیە کە دەستکاری ڕۆحی کۆمەلگای کوردیەکەن ڕاستە ئێمە پێویستمان بە گۆڕانکاریەکە بە قەڵەم بە زانست بە دەنگدانی ڕاست و دروست